شەڕی تۆڵە لە پێشوازی تۆمبارک پارتی و یەکێتی دابەش دەکات. بۆچی دیدارەکەی نوێنەری ترامپ لەگەڵ بافڵ تاڵبانی لە بەغدا بوو؟ ئەگەرچی سەرچاوە میدیاییەکان ئەوەیان خستبووە ڕوو کە دیداری تۆمبارک لەگەڵ بارزانی و تاڵبانیەکان لە هەولێر دەبێت، بەڵام بە شێوەیەکی لەناکاو ئەمڕۆ بافڵ تاڵبانی وێنەیەکی خۆی و تۆمبارک و قوبات تاڵبانی بڵاو کردەوە و ڕایگەیان دوێنێ لە بەغدا کۆبوونەتەوە. بە پێی ڕاگەندراوی بافڵ تاڵبانی لە دیدارەکەدا قسە لەسەر پشتیوانی حکوومەتی زەیدی کراوە. هاوکات گفتوگۆش لەسەر دواکەوتنی پێکێنانی حکوومەتی هەرێم کراوە. ئەوەی پرسیارەکەیە ئەوەیە بۆچی تاڵبانیەکان ویستویانە لە بەغدا تۆمبارک ببینن نەک هەولێر. بە پێی بەدواداچوونی ستاندەر دوو فاکتەر لە پشتی بابەتەکەوەیە. یەکەمیان پەیوەندی بە خودی بافڵ تاڵبانیەوە هەیە، بەم دواییانە نیوەی چالاکیەکانی خۆی گواستۆتەوە بۆ بەغدا. بە جۆرێک لە مانگێکدا نزیکەی 2 هەفتە لە بەغدایە. فاکتەری دووەم پەیوەندی بە تۆڵەکردنەوە لە پارتیەوە هەیە. یەکێتی تووڕێ لەوەی جێگرەکانی سەرۆکی پارتی کاتێک دەچنە بەغدا سەردانی هەموو لایەک دەکەن، بەڵام ناسنە لای نزار ئامێدی سەرۆک کۆمار تا ئێستاش دانی پێدا نانێن. ئەمە ژوای کردووە لە بەرامبەردا یەکێتی بیر لە کەمکردنەوەی قورسایی لە هەولێر بکاتەوە و ناوێت پارتی کە دەسەڵاتی هەولێری لایە وەک تاکە مەرجەع دەرکەوێت. هەر بەپێی زانیاریەکانی ستاندەر دابەشبوونی هەردوو بنەماڵە و ڕێگنەکەوتنیان ئێستا ئەم گرنگیەی بۆ ئەمریکا نەماوە. تۆمبارک لە عێراقا بۆ بەهێزکردنی حکوومەتی زەیدی و کامکردنەوەی هەژمونی ئێران نەک سوڵحی نێوان ئەم دوولایەنە تۆ پێ دوایە ئەم دابەشبوونە هەرێمی کوردستان بەکوێ دەگەێنێت.